لە شوێنێکن بەڕێزانم سڵاوتان لێبێت من کامەران حاجە عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەری یەکەممان تایبەت دەبێت بە کۆمەڵێک پرسی پەیوەندیدار بە نێوەخۆی هەرێمی کوردستان، سربەخۆیی پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و بەغدا، پرسی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە دام و دەستگا فەرمیەکانی پارێزگای کەرکووک بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە میوانداری بەڕێز ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها سەرۆکی فراکسیۆنی لیژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراقی میوانداریمان کردووە. بەڕێز ئارێز عەبدوڵڵا بەخێر هاتنێکی گەرمت دەکەین بۆ باسی ڕۆژ. من لە سەرەتادا سێ مژارم خستە ڕوو: پرسی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان، سربەخۆیی، پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. پێت باشە لە کامە مژارەوە دەست پێ بکەین؟ لە هەر کەمیان ئێوە بە باش بزانن دەست پێکەین. باش، با لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و پرسی بەرزکردنەوەی ئاڵای کوردستانەوە دەست پێ بکەین. پێشتر ینی سیاسەتی یەکێتی بە شێوەیەک بوو کە زۆر لە خەمی ئەوەدا بوو پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا تێک نەچێ و ئالۆزی تێنەکەوێ. پێتان وایە ینی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لەم دۆخەی ئێستادا کاریگەری نابێ بەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا؟ زۆر سپاس کە کامەران. بێگومان ئێمە ئێستاش لە خەمی ئەوەین کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق باش بن، لە خەمی ئەوەین کە پەیوەندیەکان نێوان لایەنە سیاسیەکانی کوردستانیش باش بێ. بەڵام سەبارەت بە ئاڵا کە لەلایەن پارێزگار و ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیاری لێدراوە، ئێمە دەستخۆشیمان کردووە. واتە بڕیارێکە پەیوەندی بە پارێزگای کەرکووکەوە هەیە، بڕیارێکی ئیداری قانونیە و سەبارەت بۆ بڕیارە بێگومان چەند ڕۆژێکە زۆر کاردانەوەی لێکەوتۆتەوە لە عێراق، ناڕەزایەتی و نیگەرانی لێ دروست بووە. بەڵام لە بەرامبەر ئەو ناڕەزای و نیگەرانیانەی تر لایەنە کوردستانیەکانیش وا بە تایبەتیش یەکێتی بەرگریمان کردووە لەوەی کە هەڵدانی ئاڵا لە کەرکووکی تازە یەکەم تازە نییە، لە 2023ەوە ئاڵای کوردستان لە کەرکووکە، بەڵام ئەمڕۆ کە بڕیاری لێدراوە لە ئەنجومەنی پارێزگا، دوو پێمان وایە ئەو بڕیارێکی دەستوریە و بڕیارێکی یاساییە، لەبەرەوەی کەرکووک یەکەم کوردستانە. ئەگەر بەپێی دەستوریش بێ ئەڵێ ناوچەی ناکۆچی لەسەر ئاڵای عێراقی لێەوە، لە هەولێریش ئاڵای عێراقی لە سلێمانیش هەیە، بەڵام کە ناکۆچی لەسەر بێ یەکلایی نەکرێتەوە، واتە کوردستانیش بۆی هەیە ئاڵاکەی خۆی لێ هەڵدا. هەندێک لایەنی سیاسی عێراقی بە مەبەست یا بێ مەبەست ئەو مەسەلەی دێوالێکە دەنەوە کە ئاڵای حکوومەتی هەرێمە دیارە ئەو ئاڵای کوردستانی عێراقا بۆی هەیە لە هەر شوێنێک هەڵبدرێ، واتە ئاڵای ئەو ناوچە کوردستانیانەیە کە بە ناوی حکوومەتی هەرێم ئیدارێدا و ئەوانشی کە لە دەرەوەی ناوچەکانی هەرێمن. سەبارەت دەبۆی بۆ ئەو ئاڵایە هەڵدرا. بێگومان ئێمە 10 ساڵە چاوەڕێ دەکەین کە مادەی 140 جێبەجێ بکرێ، بەڵام عێراق خۆی لە جێبەجێکردنی مادەکە دەدزێتەوە بە بیانووی جۆرا و جۆر، و ئێمە پێمان وایە ئەو هەنگاوەی کەنرا هەم پەیامێکە بۆ عێراق کە ئێمە چیتر دەستەوەستان نابین، واتە خەڵکی کەرکووک و کوردستان هەمیش ئەگەر ئەوان نێنە پێش بۆ جێبەجێکردنی مادە بە شێوەیەکی یاسایی گەلی کوردستان و بە تایبەت خەڵکی کەرکووک و خانەقین و شنگاڵ و ئەوانە بڕیار لە چارەنووسی خۆیان دەدەن. ئەو بڕیار لە چارەنووسی خۆیاندان تا ئێستا لە چوارچێوەی دەوڵەتی عێراقا. ئەوان ئەگەر پێی قایل بن و پێشوازی لێ بکەن و هەنگاوی تر بنێن بۆ چارەسەرکردنی یا بۆ جێبەجێکردنی مادەی 140، هەموو لایەنە سیاسیەکان حکوومەتی هەرێم بێگومان هەموو لایەکمان ینی پێمان باشە، بەڵام ئەگە هەنگاونەنێن نە خەڵکی کەرکووک و نە خانەقین و نە شنگاڵ و نە باشیق و نە هیچ شوێنێکی تر چیتر ناکرێ چاوی لە دەستی حکوومەتەیەک لە دوایەکان بێ و هەر حکوومەتەش دێ بیانوویەک بۆ جێبەجێ نەکردنی ئەدۆزێتەوە. بەشێک لە تورکمانەکان لە عەرەبە سوننەکان لەوانە ئوسامە نوزێفی کە سەرکردایەتیان دەکات، تەنانەت
عەرەبی شیعەکانیش کە نووری مالیکی سەرۆکایەتی دەکات هەم لە پەرلەمانی کوردستان هەم ئەمڕۆژ لە سنتەری شاری کەرکووک ناڕەزاییان دەربڕی لە کاتێکدا یەکێتی قەنەعەتی وا بووە بڕیاری تاگلایەنە بڕیارێکی تەندروست نابێ ینی پێتان وانییە ئەم بڕیارە بە شێوەک لە شێوەکان بۆ داهات و کاردانەوەی خراپی لێ بکەوێتەوە بێگومان کاردانەوەی لێکەوتۆتەوە ئێستا بەڵام ناڕزایەتی خەڵک لە ناو کەرکووک یا لە شوێنەکانی تر مانای ئەوە ناگەینێ کە بڕیارەکە ڕەوانیە مانایەوە ناگەینێکە لە بڕیارەکە پاشگەز بینەوە بڕیارێکە دراوە هەندێک خەڵک پێیان خۆشە خۆ پیشاندانەکەن دەستخۆشی لێکەن هەندێک چیە پێیان ناخۆشە واتەوە باسی ئوسامە جێفی و نازام ئەوانت کرد بێگومانەوەوانە خۆت هەمومان ئێمە ئایدۆلۆجیەت و بیر و بۆچوونی ئەوانە زانین سەبارەت بە هەرێمی کوردستان سەبارەت بە کورد سەبارەت بە ئایندەی گەلی کوردستان ئەوان هەر ئێستا نییە بەداخەوە لایەنە سونیەکان ماوەیەک پێش ئێستا کاتێک پرۆژەی چارەسەرکردنی قەیرانەکانی عراقیان پێشکەش کرد بوو یەکێک لە داواکاریەکانیان لە هاوپەیمانی نیشتیمانی شیعە داوایان کرد بوو کە کەرکووک بە هیچ شێوێک نەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و ڕیفراندۆمی تیان نەکرێتن یعنی ئەوان مەرجیان دانابوو بۆ ڕێککەوتنەوە لەگە شیعە ئەبێ کەرکووک وابێ خاڵێکی تریان دانابوو ئەبێ پێشمەرگە لەو ناوچانەی کە بە خوێن ڕزگاریان کردووە یاخود پارێزگاریان لێ کردووە ئەبێ بکشێنەوە ئێمە نابێ بۆچوونی ئەوانە بیرکەین وە لەگەڵ ئەوەشدا بێگومان ینی لایەنەکانی تری عراقیش پێی نیگەرانە بن بەڵام تۆ با من حەزەکەم هەندێک نمونەت بۆ بینم ماوەیەک پێش ئێستا بڕیارێک هاتە پەرلەمان بۆ ئێلغاکردنەوەی بڕیارێکی سەدام حوسێن کە بەپێی ئەو بڕیارە دەست بەسەر زەویزاری تورکمان و کووردا گیرا بوو لە کەرکووک ئێمە ویستمان ئەو بڕیارە تێپەڕین بڕیارەکە ئیلغا بکرێتەوە بۆی خەڵکەکە بە مافی خۆی شاد بێتەوە ئێبانەی شارینەوە هیچ سنەیەک پشتیوانی لێ ئێمە نەکرد بۆ ئیلغاکردنەوەی ئەو بڕیارە ئێستش مشکلە دروستەکەن پێیان وا بوو یعنی ئەوان لەگەڵ سڕینەوەی ئاساوەرەکانی باسیش نینە ئەبێ ئەو مەسەلێ بزانین لایەنشی ئەیەکانیش بێگومان بە هەمان شێوە هەندێکی لەبەرەوەی پێی وایە ئەو مەسەلەیە هۆکارێک دەبێت کەرکووک بۆ جیابوونەوەی هەرێمی کوردستان هەندێکی ڕەنگە فشاری دەرەوەی لەسەر بێ پێی وابێ بۆچی ئێوە قبول دەکەن وەکو فشارێکیش هەیە بە تایبەت نایشارمۆ من لێرە لەسەر ئەو لایەنانێک کە پەیوەندیان لەگەڵ تورکیا هەیە فشاری تورکیان لەسرە و تورکیا لەو بابەتە ڕۆڵێکی زۆر خراپە جێڕی لە هاندان و لە هاندانی لایەنەکانی تر بۆی ئەو بڕیارە دژایەتی خۆیان بۆ ئەو بڕیارە دەرببڕن باشە یەکێتی و فراکسیۆنە کوردستانیەکان بە شێوەکی گشتی هەمویان لە ئەنجومەنی پارێزگادا بڕیاری بەرزکردنەوەی ئاڵای کوردستان پەسەند دەکەن بمانەوێ و نەمانەوێ ئەمە لە قازانجی گەڕانەوەی شوناسی پارێزگای کەرکووکە بۆ سەر هەرێمی کوردستان بەڵام پرسیارە جەوهەریەکە لێرەدا ئەوەیە یعنی زۆر کەس دەڵێ پێشترش ئاڵای کوردستان هەبووە و لە سەردام و دەستگا ئەگەر حزبیەکانیش بێ بەڵام بەرز بۆتەوە ئاڵای کوردستان لە کەرکووک هەر بەرز کراوەتەوە ئایا یەکێتی ئامادەیە لە دوای بەرزکردنەوەی ئاڵای کوردستان بڕیاری چارەنووساز بدات بۆ نمونە ینی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ ئێمە لەم ساڵدا ڕیفراندۆم بۆ سربەخۆیی هەرێمی کوردستان ئەنجام دەدەین لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا یەکێتی پشتگیری لە پرۆسەیەکی وا بەجددی دەکا پاش بەرزکردنەوەی ئاڵا؟ یەکێتی لە ساڵی 1992 دروشمی سەرەکی مافی تاریخ و نووسینەوە بۆ گەلی کوردستانەوە تا گەلی کوردستان بڕیار لە چارەنووسی خۆ بدا هیوادارم کێشەی تەکنیکی نەبێتە گرفت ڕێگەیەکی دموکراسی ئاشتیانەیە بۆ بڕیاردان بە چارە نووس ئێمە هەمیشە لەگەڵ ئەو بووینە ڕاردنی ساڵی 92مان مافی تاریخ و نووسین بووە ئێمە قەت لەو دروشمەنە پەشیمان بووینەوە پەشیمانیش دەبینەوە وە سەربەخۆیی بەڵێ سەربەخۆیی یاخود ڕاگەیاندنی دەوڵەتی کوردستانی مافێکی بێ ئەملاو ئەو لای گەلی کوردستانە بەڵام ئەوەی ئێمە قسەمان لەسەر ئەوەیە تۆ ئەگەر بڕیاکی واگرنگە زەمینە سازی بکری بۆ نەسازی بکری بۆ دامەزراندنی دەوڵەت بەڵێم زۆر بەداخەوە ئێمە لە دروشن هیچمان تێنێشتێتەوە بەڵام بەکردار هەنگاوێک کە ئێمە لەگەڵ ڕیفراندۆمین بڵێ
و لەگەڵیشی دەبین بڵێ بەڵام هەرێمی کوردستان لایەنە سیاسەکانی کوردستان هەمومان بەیەکەوە شان بدەینە بەر واتە مەسلەی ڕیفراندۆم مەسلەی ڕاگەیاندنی دەوڵەت تایبەت مەسلەیەکی تایبەت نییە دروشم نییە بۆ لایەنێکی سیاسی بێ بۆ هەموو ئەرچی هەموو لایەنە سیاسیەکانە کە ڕۆلی خۆیانی تێدا لایەنە سیاسیەکانیش ئەمڕۆ ناکۆچێکی قوڵ لە کوردستانە ئەبێ ناکۆچەکانێمی کورد بکەین سەبارەت بە پەرلەمان تۆ یەکێمان ئەوێ ڕیفراندۆم پێویستی بە یاسایە تۆ گە پەرلەمانت نەبێت چۆن یاسای بۆ دەرەکەی چۆن یاسای بۆ دەرەکەی لەبەرەوە زمینە سازی دەوێ بەڵێ فەرچێتی بە هەمومان بێکەوە شان بدەینە بەر زمینە سازی بکەین بۆ ریفراندۆم بەڵام زمینە سازی بە جددی زمینە سازی بکەین و هەمووشمان پێکەوە ئەو باڵەکە بخەینە ئەستۆی خۆمان زۆر باشە بەڕێز ئارێز عەبدوڵڵا تۆ باس لەوە کرد ینی یەکێتی نیشتیمانی کوردستان پەشیمان نەبۆتەوە لەو دروشمەی کە لە ساڵی 1991 و 92 بەرزی کردوتەوە ئەو کاتەی کە پارتی باسی ئۆتۆنۆمی دەکرد بەڵام یەکێتی باسی مافی چارە خۆنووسینی کردووە ینی بۆچی ئێستا ینی پێگەکان گۆڕانکاری تێدا دەبیندرێ ئێستا پارتی بنزار و سەرزاری پرۆژەی سربەخۆیە بەڵام بە پێچەوانەوە ئێستا بەرپرسانی یەکێتی لە نێوانیشیاندا بەڕێزیشتان ینی بەردەوام بابەت دەنووسن و باسدەوە دەکەن پێش سربەخۆیی هەرێمی کوردستان پێویستی بە کۆمەڵک ئامادەکاریە وەک ینی وا لێکی دەدەنەوە پرۆژەی سربەخۆی لە بارودۆخێکی وەکو ئێستادا زۆر مەحاڵ بێ ئەمە مانای چییە گۆڕینەوەی شوێنەکان یەکەم شێت سنگەرەکان شوێنەکان یا سنگەرەکان نەگۆڕاون ئێمە زۆر خۆشحاڵین کە پارتی لە کۆتاییدا هاتە سەر ئەو نەخشە ڕێگایی کە یەکێتی لە 82 لە سەریەتی واتە مەسلەی مافی چاری خۆنووسین ئێمە زۆر خۆشحاڵین و ئەو هەنگاوێکی تری یەکێتی و پارتی یەکتر نزیک کردەوە ئەگەر پێشتر لەسەر ئەو بابەتە ناکۆچیمان هەبێ ئێستا یەکدەنجین بەڵام کە ئەڵێ بابەتە نووسێ بڵێ من وتارە نووسم من قسە ئاکەم ئێستاش ئەڵێم تۆ ئەگەر خانوویەک بکەیت ئەگەر پارەت هەبێ و ئەگەر زەویشت هەبێ ئەگەر چمەنتۆت نەبێ ناتوانانی خانی دروستکەی ئەگەر نەجارت نەبێ ناتوانانی خانو دروستکەی ئەگەر کارەبات نەبێ ناتوانێت تای بژی ئەگەر ئاوت نەبێ نایتوانێت تیا بژی زمینە سازی واتە ئامادەکردنی کەرەستەکانی ڕیفراندۆم خۆ ئێمە لە بەرچاوی خۆمانە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان کاتێک بە هاوڵاتیانی کوردستان بە خەڵکی کوردستان بڵین کاکە ئێمە دەوڵەت ڕاگەێنین خۆ ئەبێت دڵنیای خەڵک بکەینەوە ڕاگەیاندنی ئەو دەوڵەتە ژیان لە سای ڕاگەاندنی ئەو دەوڵەتە باشتر دەبێتەوەی ئێستاینە بۆی پشتیوانی لەو دەوڵەتە بکرێ ئێمە ئێستا پەرلەمانمان پەرچی کەوتووە هەڵبژاردنمان بۆ سەرۆکایەتی هەرێم نەکردووە ناکۆچی سیاسیەکان قوڵێن قەیرانی داراییمانێ وەرن باشە باشەکان پەرلەمانی پەرلەمانی کوردستان قانونێک دەربکە بۆ سەر بەخۆی بەڵێ پەیامەکەت گەیشت ینی زۆر جار ئەو هوچە نەزەرە ڕوون کراوەتەوە بەڵام تاوەکو ئێستا وەڵامی پرسیارەکان نییە لە کاتێکدا هەموو ئەو حزبانی کە لە هەرێمی کوردستان کاری سیاسی دەکەن ئەگەر چ بە پرۆژە بێت چ بە نەخشە ڕێگا بێ بە شێوەک لە شێوەکان باز لە سربەخۆیی دەکات دەڵێ خەونی گەورەی ئێمە و ویستی ئێمە بەدیهێنانی خەونی گەورەی گەلی کووردە ئەویش دامەزراندنی دەوڵەتێکە لە باشووری کوردستان کە وایە هەموو حزبەکان لەسەر پرۆژەی سربەخۆیی هاودەنگن هاوڕەنگن ئەولەویەتی حزبەکان پرۆژەی سربەخۆیەکەوە ینی هەموو کورد ئەو ڕۆکە لە هەموو شتێک گرنگتر پرۆژەی سربەخۆیە بۆچی حزبەکان پرۆژەی سربەخۆیی ناکەن بە یەکەم خاڵی بە یەکگەیشتنەوە بە یەکەم خاڵی گفتوگۆ بۆ ینی کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان ینی ئەمە چوا دەکات کە پرۆژەی سربەخۆیی ببێتە پرۆژەیەک لە نەخشە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستاندا ببێتە دوا خاڵی نەخشە ڕێگاکە لە نەخشە ڕێگا دوا خاڵ و یەکەم خاڵ نییە نەخشە ڕێگا نەخشە ڕێگای و ئێمە دروشمی سەرەکیمان مافی چەری خۆنووسینە ئەوە یەک و تۆ باسی حیزبەکانەکەی کام حیزب زۆرترین کورسی لە پەرلەمان هەیە کام حزب زۆرترین بەرپرسیارەتی لەسەرشانە لە هەمویان بەرپرسیارترن لە سازکردنی زەمینەی چارەسەرکردنی ناکۆچیەکان کام حزب دەستی هەیە لە پەکخستنی پەرلەمان لە هەمویان بەرپرسیارترن لە کاراکردنەوەی پەرلەمان کام حزب دروشمی
زەقترە بۆ مەسلەی سەربەخۆی ئەبێ لە هەمویان نەرمتر بێ ئەبێ لە هەمویان دڵفراوانتر بێ ئەبێ لە هەمویان بسەخی تەبیعاتتر بێتە مەدان بۆ چارەسەرکردنی قەیرانەکان ئێمە نەمان باسی ئەوە ناکەم ینی کێشەی پارتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان چییە؟ کێشەی یەکێتی لەگەڵ پارتی چییە؟ لەسەر دەستەڵاتە لەسەر ئەوەیە یەکێتی دەڵێ هاوبەشی ڕاستەقینە نەبوومە لە دەستەڵات من ئاگاداری دۆسەی نەوت نیمە من باس دەوە دەکەم ئەگەر پرۆژەی سربەخۆیی ئەولەویەتی حزبەکان بێ وەکو خۆیان باسی لێوە دەکەن بۆچی ئەم پرۆژەی سربەخۆیە ناکەنە ئەولەویەتی کارەکانیان و ناکەنە خاڵێکە بەیەکەوە کاری لەسەر بکەن دواتر باز دە کێشە و گرفتەکانی دیکە بکەن بۆ دەبێتە پرۆژەی سربەخۆیی ینی دوا خاڵ دەبێت ئێمە پەرلەمان چارەسەر بکەین دەیان پرسی دیکە کە لە بەردەمی مندای بەڕێستان ئاماژەی پێ دەکەن من نوێنەری بڕۆن من نوێنەری حیزبەکان تر نیم تا زیاتیوان جواب دەمەوە سەبارەت بێچێتی نەخشە ڕێگاکەمان هەیە ئەو نەخشە ڕێگایەکە کاری لەسەر دەکەین بۆی هەمومان بەیەکەوە بکەین و دامەزراندنی دەوڵەت ڕاگەیاندنی دەوڵەت تەنیا هەڵکردنی ئاڵای کوردستانی و کۆی لە کەرکک هەڵمان کرد تەنیا ئاگاداریکردنی یعنی ڕاگەیاندنی دەوڵەت نییە ئەوە زۆر ڕاستە ڕاگەیاندن گرینگە بەڵام ئێمە پێمان وابێ کاتێک ئێمە ئەو دەوڵەتە ڕاگەێنین ئەبێت تەواوی حزبەکان پشتیوانی بکەن ئەوێت تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان پشتیوانی بکەن ئەبێ ئێمە نمونەیەک پیشانی خەڵک دەین ئێمە پەرلەمانێکمان هەیە کە لە 92 هەڵبژاردنمان بۆ کردووە و شانازیمان پێوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە نمونەیەکی باش پێشکەشکەین و پەرلەمان ینی بڕیارەکانی هەرێمی کوردستان شەرعیەت لە پەرلەمانە وەرەگری ئێمە ئەو پەرلەمانەمان پەک خستووە تۆ چۆن نەتوانی ئێستا بە چی یاسایەک دەی ڕاگەیاندنی دەوڵەتەکەی بە چی یاسایەک دەی تۆ ڕیفراندۆمەکەی تۆ ئەگەر تۆ قسەکە لە حزبەکە میش لە پارتیا پرسم ئەگەر پارتی بەڕاستی جددیەتی مەبەستی ڕاگەیاندنی دەوڵەتە زۆر باشە پارتی فەرم وەرە مەدان وەرە زۆر بە ئاسانی پێت چاو لە زۆر شت بخشێنە لە پێناوی بەرژەوەندی گشتی و ڕابدامەزراندنی ئەو دەوڵەتە وەرە پەرلەمان کارا بکۆ وەرە با ڕێبکەوی لەسەر چارەسەرکردنی قەیرانی سەرۆکایەتی هەرێم وەرە با حکوومەتەکە کاریگەر بکەین کارا بکەین لایەنەکان تر تێدا بەشدار بکەین بۆی هەمومان بێکەوە بیکەینە بڕیارێکی چارەنووس بڕیاری گەلی کوردستان بێ نەک بڕیاری ئەم ئەو بێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دوو ئێمە زۆر زەرکێشەمان لەوەی نییە پارتی چی ئەڵێ یەکێتی چیاڵێ حزب دروشمی چیە بێ با دروشمەکەی ئەوە بیت ڕاگەێنێ بەڵام کاتێک پارتی دێ بە ناوی حکوومەت و بە ناوی سەرۆکایەتی هەرێم قسە دەکە ئەوە جیاوازە لەگەڵی پارتی بە ناوی خۆی بە ناوی مەکتەبی سیاسی قساکە ئەگەر پارتی بە ناوی حکوومەت و هەرێمی کوردستان قساکە ئەوە لایەنەکان تریش بەشدارن ئەبێ یەکدەنجیەک ئەبێ هاو هەڵوێستیەک هاوپلانیەک استراتیژەتێکی هاوبەش هەبێ ئەگەر نییە ئەو وەکو پارتی چی باس بکە و چۆنی ڕابگەێنین مافی خۆیەتی و ئێمەش ڕێز لە بۆچوونەکانی ڕێژ لە دروشمەکانی هەموو یەگرین خلافی ئێمە لەسەر ئەوە نییە ئێمە حەقمان هەیە یان حەقمانی هەمومان ئەڵێن حەقمان هەیە خەباتی بۆ دەکەین خلافی ئێمە لەسەر ئەوەیە ئایا پێش ئەوەی ئەو هەنگاوە گەورە مێژوویە بنین ئەبێ زمینە سازی بکەین یان نا زمینە سازی پێ لە نووسینەکەی ڕابردوودا بەڕێز ئارێز عەبدوڵڵا کوردستانی نیشتیمانی هەیە زۆر باش لە نووسینەکەی ڕابردوودا لەسەر مەسەلەی پرۆژەی سربەخۆیی بەڕێزتان دەڵێن ئێمە ڕێز لە بۆچوونی پارتی دەگرین وەک یەکێتیش مەبەستە لە پرۆژەی سربەخۆییە ئێمە ڕێز لە بۆچوونی پارتی دەگرین وەک یەکێتیش ئامادەین لە پێناو ئامانجێکی وارڕەوە هەموو قوربانیەک بدەین باشە قوربانیەکانی یەکێتی چی دەبێ بۆ نمونە کلیلی چارەسەری گرفتی نێوەخۆیی هەرێمی کوردستان ینی زۆر کەس پێی وایە یەکێتی تاوکو ئێستا هەڵوەستی خۆی یەکلایی نەکردوتەوە دێتە لای پارتی دەڵێ من یەک مەرجم ئەوەیە دەبی من ینی هاوبەشێکی ڕاستەقینەت بووم فلان پۆستم دەوێت فلان دۆسێم دەوێت فلان شتم دەیان داواکاری دەخاتە ڕوو تاکو لەگەر بزوتنەوەی گۆڕانیش بە هەمان شێوە کۆمەڵێک داواکاری هەیە کۆمەڵێک ویستی هەیە ئێوە بۆ ینی ئامادەی چنە تاوەکو بکەن بە قوربانی لە پێناو پرۆژەی سربەخۆی ئەو پرسیارە گرنگەمان وەڵامدەوە بەڕێز ئارێز عەبدوڵڵا یەک من داوا لە مەکتەبی سیاسی یەکێتی دەکەم لەمە دووە ئەو کۆبوونەوانی لە ناوی یەکێتی نیشتیمانی لە بین نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان نێوان یەکێتی و گۆڕان دەکرێت لە ڕاگەیاندن و لە کەناڵی 24دا هەموو گفتوگۆکان بڵاو بکرێنەوە بۆی خەڵک ڕاستی گفتوگۆکان و بۆچوونەکانی هەموو لایەکان وەکو خۆی بزانێ و داوا دەکەم و لەمە دووە بە ڕسمیش داوا لە مەکتەبی سیاسی یەکێتی دەکەم کە لەمە دووە ئەو هەنگاوە بنین بۆی کۆمەڵانی خەڵک لە گفتوگۆکانی نێوان لایەنە سیاسیەکانیش تێ بکە خاڵی یەکەم خاڵی دوو ئەگەر باسی پۆستکرابێ لابەلا شتی لابەلاییە
ئێمە پۆست گرنگ نییە بەلای ئێمەوە بەلای ئێمە ئاساییکردنەوەی بارودۆخەکە ڕێککەوتن بەلای ئێمەوە نهێشتنی ئاسەواری دوو ئیدارایی بەلای ئێمەوە کاراکردنەوەی پەرلەمان ئەوانە گرنگن بەلای ئێمەوە هەوڵدان بۆ چارەسەرکردنی باشەیرانی ئابووری بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە چیتان کردووە بەڕێز ئارس عەبدوڵڵا ئەمە داخوازی هەموو حیزبەکانە هەموو حیزبەکان داوا دەکەن ئەو دوو ئیدارەی نەمینێ هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە ناوچە کێشە لەسەرەکان بگەڕێتەوە ینی بەڕاست خەڵک بێزار بوو لەو دروشمانە بە فعلی من کە لەگەڵ جەنابتان قسە دەکەم هەمان پرسیارشم بۆ هەمان حیزبەکان هەیە بەڵام بە فعلی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی دروشمی مافی چارە خۆنووسینە چی کردووە بۆ پرۆژەی سەربەخۆیی ئەمە چیمان کردووە باش شتێکی تر باسکەم تازە گوت یەکێتی ئامادەی چه قوربانی دانیەکەم بەڵێ پێش ئەوەی مووسل لەلایەن داعشەوە داگیر بکرێ ئێوە باش دەزانن لەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی یەکێتی بوو شەڕی داعش هەبوو لە جەلەولا لە سعدیە لەو ناوچانە ئێوە باش دەزانن لەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی یەکێتی بوو دووس خوڕمات و کەرکووک هەموو شوێنەکانی تر زانیتان یعنی ئەوەی کە یەکێتی بەڕێوەی دەبن زانیتان یەکێتی جۆرە قوربانیەکی گەورەی دا باشە من باز لە پێشمەرگە ناکەم ئێمە پێشمەرگە بە مولکی خەڵکی کوردستان دەزانین بە مولکی پارتی نازانین بە مولکی یەکێتیش نازانین پێشمەرگە واتە سمبولی خەڵکی هەرێمی کوردستان من باز لە حیزبەکان دەکەم حیزبەکان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان چیان کردووە بەڵێ ئەوە یەک دوو ئەگەر هات و ڕوبەڕووی هەر ئەگەرێکی ناخۆش بینەوە دیسان ئامادەین بە ڕوحەتێک بەرگریمان لە کوردستان کردووە وەکو حەزب یا وەکو هەواڵانی خۆمان لە هەردام و دەستگایەک بن بە هەمان ڕوحەت بەرگری لە کوردستان و خەڵکی کوردستان بکەین و بڕواژ دەکەم خەڵکی کوردستان باش متمانەی بە لە خۆبردووی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لە پێناوی گەلەکەی خۆی ئەوە یەک دوو ئەگەر هەر ئەرچێک بکەوێتە سەرچانی یەکێتی لەسەر ئاستی ناوخۆی بی لەسەر ئاستی عراقی بی لەسەر ئاستی دەورەوەبی بە تایبەت کە یەکێتی حیزبێکی کاریگەرە لە ناو ڕێکخراوی سۆسیالیست ئەنتەرناسیۆنال وەکو پەیوەندە گشتیەکان ئێمە ئامادەینە ئەو ئەرکانی سەرشانی خۆمان وەکو خۆی جێبەجێشمان کردووە کارمان کردووە لەو پێناوەدا تۆ لەکو ئێمە لە کەناڵی 24 باسی سەربەخۆی و باسی مافی چارە خۆنووسین دەکەین ئێمە وەکو یەکێتی لە ڕێکخراوی سۆسیالیست ئەنتەرناسیۆنال ئەو مەسەلەمان زۆر بە زەقی باس کردووە و هەمیشە وامان کردووە زەمینە لە ناو ناوەندە نێو دەوڵەتەکانی وەزل هێزەکە تەنانەت ڕاستە لە ناو حیزبەکانە بەڵام بەشێک لەو حیزبانە حکوومەتی وڵاتەکانی ئەوروپایان بەدەستەوە زەمینە سازی بکەین ئێمە ئێستاش دەڵێن و ئێمە ئێستاش ئەڵێن بە نسبەتی ئێمە پۆست هیچ نییە سەرۆکی حکوومەت بە هەر کاک نێچیر بێ هیچ کێشەمان نییە بە هەر سەرۆکی پەرلەمانە بێ سەرۆکی پەرلەمان بێ گرنگەوەیە ئێمە دەستگای پەرلەمانمان کارا و کاریگەر بێ گرنگە ئێمە حکوومەتمان حکوومەتێکی کارا و کاریگەر بێ بتوانێت کێشەی ئابووری و کێشەی سیاسی خەڵکی کوردستان چارەسەر بکاتن ئەوە قوربانی دانا نە قوربانی دانا ئامادەین لەوە زیاتر ئێمە نەچین ناو حکوومەتەکە بۆ ئەو لایەنە لێ بگەڕێن کە پێی باشە لەم قۆناغا یەکێتی وڵاتەکە بەڕێوە بە لە پێناوی سەقامگیری لە پێناوی گەیشتن بەو ئامانزانێ ئێمە خەباتمان لە پێناوی کردووە باشە ینی گەورەکردنی خەونی بەدیهێنانی پرۆژەی سربەخۆیی یاخود سارکردنەوەی خەڵک بۆ پرۆژەی سربەخۆیی کە لە کاتێکدا ئێستا لە هەرێمی کوردستان ینی ئامادە سازیەک هەیە و خەڵک ینی خۆشت بازدەوە دەکەی لە نووسینەکەت کە خەڵک بە زۆرینە دەنگ بە بەڵێ بۆ سربەخۆیی دەدا ئەمە ینی چۆن لێک دەدرێتەوە لە کاتێکدا هەم جەنابتان کە کۆمەڵێک پرز دەوروژێنن دەڵێن نەگەڕانەوەی ناوچە کێشە لەسەرەکان گرفتە یەک نەگرتنەوەی پێشمەرگە گرفتە دوو ئیدارەی گرفتە دەیان گرفت دەخەنە ڕوو دەڵێن تاوکو ئێستا هەرێمی کوردستان ئامادەنیە لە دوان لێدوانیشدا لە دوان نووسینیشدا بەڕێز فەرید ئەسەسەر بازدەوە دەکات بزانە باز دەچی دەکات دەڵێ هەردوو سیناریۆی سازکردنی ڕاپرسی بۆ سربەخۆی بەبێ ناوچە جێ ناکۆکەکان و سیناریۆی سازکردنی ڕاپرسی سربەخۆی لە هەموو کوردستان بە ناوچە جێ ناکۆکەکانیشەوە لەم هەڵومەرجەی ئێستادا یەک لێک خراپترن ینی ئەم دەستەواژەیە بۆ خەڵکی کوردستان تێگەیاندنی خەڵک لەوەی پرۆژەی سربەخۆیی خەتەرناکە ئەمە چ مەفهومێکە بەڕێز ئارس عەبدوڵڵا ینی دروشمی مافی دیاریکردنی چارە خۆنووسین لەگەڵ ئەم دەستەواژەیە پێ دوایە یەک دەگرێتەوە
جارێ مافی تاریخ و نووسین مافی گەلی کوردستانە کاتێک نووسەرێکی لێ کۆلێرێکی وەکو کاکفەرید ئەساسە شتێک دەنووسێ یا من وەکو سیاسیەک وەکو ڕوشنبیرێک شتێک دەنووسم نەمە بەستمان سار کردێ نەمەستمان من ناچارم ینی وەڵامت دەمەوە بەڕێز فەرید ئەسەسەر سیاسی نییە بەرپرسێکی دیاری یەکێتی نیشتیمانی کوردستانە و داڕێژەری ڕێککەوتنی نێوان بسووتنەوەی گۆڕان و یەکێتی و نەخشە ڕێگای یەکێتیە کەسێکی وا سادە نییە شتێک بنووسی کە خەڵک بچووکی بی بەڵێ تۆ ئەزانیت پرۆژەیەکی وا گەورە ئەبێ لایەنە باشەکان و لایەنە خراپەکانی بە دەربخەی و من لەوە بگومانم کە سەرکردایەتی حیزبەکان سەرکردایەتی سیاسی کورد ئەو موتارانە نەخوێنێتەوە هی ئەو خەڵکانی کە بەشدارن ئەو ئانەی کە بوو کوڕیەکان کە گرفتەکان کە ئاستەنگەکان دەخەنە ڕوو خستنە ڕووی ئاستەنگەکان و گرفتەکان واتە نووسین لە سەریان مانای ئەوە نیە تۆ ئاستەنگ دروستەکەی مانای ئەوەیە پەرلەمان مانای ئەوەیە حیزبە سیاسەکان هەرێم حکوومەت هەمووتان ئاگادار بن ئەو ئەستەنگانە هەیە واتە بەشداریکردنی ئێمەیە لە زەمینە سازکردن بۆ بڕیارێکی پێچوانەکەی ڕاستتر نەبێ نەڵێن پێشمەرگە دوو هێز بوو بەڵام توانیان بەرگری لە هەرێمی کوردستان بکەن و داعش تێک بشکێنن دوو ئیدارەی هەبوو لە هەرێمی کوردستان بەڵام تواندرا لە دەستوری عێراق هەرێمی کوردستان بە فیدڕالی بکرێ بگانی دەیان دەستکەوتێ بۆ باسی ئەوە ناکەن هەرچەندە دوو ئیدارەی هەبوو بەڵام هەرێمی کوردستان توانی هەناردەی نەوت بۆ دەرەوەی وڵات بکا و هاوشان لەگەر وڵاتی قەتەر کە ئێستا ڕۆژانە 600,000 بەرمیل نەوت هەناردە دەکات ئێستا هەرێمی کوردستان 600,000 نەوت هەناردە دەکات بۆچی خاڵە ئیجابیەکان نابینن سلبیەکان بە خەڵکی هەرێمی کوردستان دەڵێن و خەڵک سار دەکەنەوە ئێمە خۆمان کامەران ئێمە خۆمان لە کوردستانی ئێمە کەرستەی خۆمان بە خۆمان بفرۆشینەوە ئێمە بێگومان بەشدار بووینە لە چاکە و خراپەی دروستکردنەوەی هەرێمی کوردستان لە 91ەوە تا ئێستاکە هەمومان بەشدار بووینە و ئێمە ئەوەیە نییە باسکەین بێگومان هەنگاوی زۆر گەورەمان نایە ئەو سەرکەوتن و پێشکەوتنانەی لە 10 ساڵی ڕابردوو لە کوردستانە بیندرێ بە 100 ساڵی سەردەمی داگیرکاری ئەو بۆ کوردستان نەکراوە چۆن ئێمەوە نبینین بەڵام ئێمە ئەڵێن مەسلەی سربەخۆیی پەیوەندی بە تاکتاکی کوردستان بە دواڕۆژەوەیە و ئەبێ سەرکردایەتی حیزبەکان و بێ حکوومەت و بێ هەموو ئەو دەستگایەتر یعنی بە دوواداچوون بۆ هەموو ئەو بابەتانە بکەن کە جنابەت باست کرد ئەبێ ئەمە خوێندنەوەمان هەبێ بۆ هەڵوێستی وڵاتانی دەوروبەر ئەبێ ئەمە خوێندنەوەمان هەبێ بۆ هەڵوێستی لایەنە سیاسیەکانی عراق ئەبێ ئەمە خوێندنەوەمان هەبێ بۆ ئەو ئەگەرانەی کە دێنە پێشواتە تۆ باسی ئەگەرێکی خراپ دەکەی لە بەرچاوی دەگری مانایوە نیە تۆ ئاستەنگ دروستەکەی خەڵک سار دەکەوە مانای ئەوەیە ئەو کەسێک کە بڕیار دەدا بڕیار دەر لە کوردستان ئاگادار بە ئەوە بۆی ئەلتەرناتیڤی بۆ دابنێ من بەش بە حاڵی خۆم ئەڵێم دڵنیامە ڕیفراندۆم بکرێ گەلی کوردستان دەنگ بەسەر بەخۆی دەدا بەڵام منم ئەڵێم ئەگەر ئێمە دەنگماندا ناڵێن ئێمە فەرم و ڕیفراندۆمیشمان کرد و ڕای ناگەێنن من جێم لە هەندێک کەسە بێ ئەڵێن ئێمە ڕیفراندۆمەکەین بەڵام مەرزنیە دەوڵەت ڕابگەێنین کە ئێمە ڕیفراندۆممان کرد دڵنیام 100% خەڵکی کوردستان دەنگ بەسەر بەخۆیدا کە دەنگی بەسەر بەخۆیدا ناکرێت ئێمە گاڵتە بە خەڵکی کوردستانکەن بڵێن ئێوە دەنگتاندا بەڵام ئێمە ڕناگەێنین ناکرێت قسانە لە بەرپرسی زۆر گەورە بۆ زۆر پێی نیگەرانین ئەی بۆ ئێوە باسی ئەو قسانە ناکەن ئێوە بێگومان پرسیاری زۆرم مابوو بەڵام کات ڕێگام پێنادا دیارە لە تەوری دووەمان هەیە بەڕێز ئارس عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سوپاس دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا سپاس بۆ ئێوەش بەڕێزان ئێستاش دەچینە پشوێک و دواتر تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. دووبارە سڵاو بەڕێزان تەوەری دووەمی باسی ڕۆژ بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە سەردام و دەستگا فەرمیەکانی پارێزگای کەرکووک بەشێک لە تورکمانەکان ئەمڕۆ لە شاری کەرکووک ناڕازی بوون بەشێکی دیکەش لەگەڵ بەرزکردنەوەی ئاڵای کوردستانن لە سەردام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی فەرمیەکانی پارێزگای کەرکووک بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە ستۆدیۆی سنتەر میوانداری بەڕێز محەممەد ئیلخانلی سەرۆکی پارتی گەشەپێدانی تورکمانی لە بەغداوەش عیرفان لە کەرکووکەوە ببورن لە کەرکووکەوە عیرفان کەرکووکی سەرۆکی حزبی گەلی تورکمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بە خێراتنێکی گەرمی میوانەکانم دەکەم هەم لە کەرکووک هەم لە ستۆدیۆی سنتەر بەڕێز محەممەد ئیلخانلی بەشێک لە تورکمانەکان
لە کەرکووک ناڕازی بوون بەرەی تورکمانی کە سەرکردایەتی ئەو ناڕازی بوونەی دەبینی ئێوە لەگەڵ بەرزکردنەوەی ئاڵای کوردستانن بۆچی ئێوە لەگەڵن بۆچی ئەوان لەگەڵ بەرزکردنەوەی ئاڵای کوردستان خۆی پێش ئەوەی ئەم کارداناوانش بەم شێوازە بیتن ئەو کاتێک کە جێبوستی ئەوەی بوون کە بڕیارێکی وە هەیە و هەندێک لانی تورکمانیش کە ئەعترازیان پێشکەش کرد ئێمە وەکو حزب لایەنە سیاسی تورکمانیەکان وەکو پارتی گەشەبێدانی تورکمان و حزبەکانی گردبوونەوەی نیشتمانی تورکمانی وە بە حزبەکەی کاک عرفان پارتی گەلی تورکمان بەیاننامەیەکمان ڕوونکردنەوەکماندا بۆ هەموو خەڵکی کوردستان کە تورکمانەکان لە مێژوەیەکی دێرینەوە بەشێک بوونە لە بزنوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانی و معارەزەی عێراقی بۆیە لەم مێژوێ دێرینەوە هەتا ئێستا دەستکەوتەکانی خەڵکی کوردستان وەکو دەستکەوتی تورکمانیشە بۆیە هیچ ئێترازمان نییە بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لەبەر ئەوەی کە لە پاش 2023 هەتا ئێستا لە ناوچەی کەرکووک ئاڵای کوردستان بەرزکرایتەوە و ئێستا ئەگەر تەمەشای تابلۆیەکەی بکەیت دەبینی لە دەواازەکانی کەرکووک ئەگەر لە باشوور ئەگەر لە باکوور بچی ناو کەرکووک ئاڵای کوردستان دەبینی و ئەم سنوورەی ئاڵای کوردستان کە خەندەقی لێدراوە و پارێزگای لە شاری سلێمانی دەکرێت لەلایەن پێشمەرگەوە لەژێر ئاڵای کوردستان پارێزگای لێ دەکرێتن لێرەش مەبەستمان ئەوە نییە کە ئێمە بەو شێوازە بیر بکرێتەوە کە بڵێن ئەم لایەنە تورکمانیانە لایەنگیری دەسەڵاتی کوردیون و پاشکۆی حزبە کوردستانیەکان و حزبە کوردستانیەکان یاخود دەسەڵاتی کوردی بڕیار دەچ بدات ئەوانە پێشی لێ دەکەن واقعک دەبینین کە تۆ لە کەرکووک دانیشتووی لە گەڕەکەکان و لە زۆربەی دەستگاکان و لە حزبە سیاسیە کوردستانیەکان و لە زۆرینەی خەڵک ئەم ئاڵەیە بەرز دەکەنەوە و ئەم ئاڵایە لە دەواازەکان و لە هەموو سنوورەکانی کەرکووک بەم ئاڵایە پارێزراو بیتن ئەگەر لەسەر فەرمانگەیەکی حکومیش بەرزکرابێتن ئەمە چ زیان و زەرێک بە سیستەمی بەڕێوەبردن لە کەرکووک دەگەینیت و چ زیانێکی هەیە بۆ خەڵکی تورکمان باشە بۆ ینی ئێوە بەوە تۆمەتبار دەکرێن کە نزیکن لە دەستەڵاتی کوردی ینی بۆ ئێوە شتێک بێ کە وەکو بەرامبەر بە شەرمەوە باز لەم بابەتە بکە بۆ ئێوە شەرم بێ بۆ ئێوان ئاسایی بێ ئاڵای عێراق بەرز بکەنەوە لە کاتێکدا ینی خۆیان دەڵێن زۆربەی پێکاتەکان لە نێوان ئەوانیشدا تورکمانەکان بێبەش بوونە لە عێراق بەڵێ ئەم ئاڵەیە عێراقیە کە ئەوان باسی دەکەن خۆ تورکمان داینەناوە هەموو کەس دەزانیت دەوڵەتی عێراقی لەسەر ژێر زمینێکی زۆر سەقەت دانراوە و دەوڵەتی عێراقی لەسەر مێز بە گفتوگۆ دانراوە ئینگلیزەکان هاتوونە پاش ئەوەی کە دەوڵەتی عوسمانی ڕووخاوە ئەم دەوڵەتیان داناوە و سێ ویلایەتیان کردە یەک دەوڵەت کە سێ ویلایەت هیچ یەکە و پەیوەندی بە ئەوەی کەی دیکرد نییە خۆتان دەزان بە ویلایەتی موسڵ کەنەسا بوو هەرێمی کوردستانی عێراق بریتیە لە چەند پێکهاتەیەکی ئاینی و نەتەوەیی لەگەر عێراقی عەرەبی کە زۆرینەی شیعانە ئەوانەیان بێک نووسان کردیانە دەوڵەتی عێراقی ئەو کات هەتا ئێستا لە هەموو مێژوو شتێک نەبوو بە ناوی دەوڵەتی عێراق 100 ساڵ ئەو دەوڵەتە دانراوە و ئەو ئاڵایەکە بەرگری لێ دەکەن لەلایەن عەرەبە نەتەوەییەکان دانراوە کە پێشتر ئەم سێ ئەسێرێ هەبوو کە بریتی بوو لە عێراق و سووریە و مەسر ئێمە چپەی وێندیمان بە سووریە و مسر هەیە کە ئەم بەرگریمان لێ دەکەێت ئەو کات کەواتە ئاڵای عێراق تعبیر لە پێکاتی تورکمان ناکات کەوایە بۆچی ئەو تورکمانانە ئەمڕۆ لە کەرکووک ئاڵای عێراقیان بەرز کردەوە هەتا ئێستا من تەمەشای چاپێکەوتنەکانم کرد تەمەشای قسەکانی گەنجەکانیشم کرد هەست دەکەم ینی لێک تێنەگەیشتنەکە سوو تەفاهمەک هەیە هەست دەکەم هەندێک لاینی سیاسی خۆی نازانێت چی دەوێتن و ئەم گەنجە جوانانەی زۆر بە شێوازێکی هەڵە ئاراسە دەکەن تەوجیهیان دەکەن چونکە ئەم گەنجانە کە ئاڵای تورکمانی هەڵگرتووە ئەو ئاڵای تورکمانێک کە ئەمڕۆ لە کەرکووک هەڵگیرا بوو لە 1990 لە پاش ڕاپەرین تورکمانەکان لە کوردستان هەڵی دەگرن و ئێستا لە هەموو بارەگاکان قوتابخانە تورکمانیەکان دەستگاکان و لە دەستگا حکومیە کوردستانیەکانیش لە هەولێر ئەم ئاڵایە هەڵدەگیرێتن بەڵام ئێستا ئەو ئاڵایەکە نوێنەرایەتی کۆمەلگەی تورکمان و نوێنەرایەتی پێکەوە ژیانی کورد تورکمان دەکاتن لە دژی ئاڵای کوردستانی هەڵگرت بوو هەڵگرتنی ئاڵای کوردستان لە دام و دەستگا حکومیەکانی کەرکووک پەیوەندی بە ئاڵای تورکمانی و بە کۆمەلگەی تورکمانی نییە لێرە هەڵەیەک هەیە لە بیرکردن ئەم ئاڵایە ئاڵای نیزامە لە عێراق دوایە ئەمە دەبێتن ناشرینکردنی تورکمانەکان لە بەرامبەر پێکاتەکانی دیکە بە تایبەت لە بەرامبەر پێکاتەی کورد کە چەندین ساڵە لەسەر شوناسی کەرکووک
کە قوربانی زۆری داوە پێشەوەی وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە دەچمە لای بەڕێز عیرفان کەرکووکی لە کەرکووکەوە. بەڕێز عیرفان ئەوانەی ئەمڕۆ خۆپێشاندانیان ئەنجامدا لە کەرکووک پێیان وایە ئەوان نوێنەراتی هەموو تروکمانەکان دەکەن. پێتان وایە بەڕاست ئەمان نوێنەراتی هەموو تروکمانەکان دەکەن؟ بەڵێ زۆر سپاس. وا دیارە دوێنێ لە تاریخی شاری کەرکووکدا ڕۆژێکی زۆر مێژویی بوو کە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە خۆشم ئەندامم لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە لیستی برایەتی، چونکە ئێمە ئیمانمان بە پێکەوە ژیان و برایەتی هەیە. وا دیار بوو دوێنێ دەنگماندا و منیش وەکو پێکاتی تروکمان وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە لیستی برایەتی دەنگماندا بە هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان لە سەردام و دەستگاکانی حکوومەتی کەرکووک. کەواتە تروکمانەکانیش بەشێک بوون لەو پرۆژەیە کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پەسەند کرا. بەڵێ منیش خۆم وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ناو لیستی برایەتی دوێنێ دەنگمانداوە دەنگی شمدا هەڵوێستیشمان ڕوون و ئاشکرایە کە ئێمە بەشێکین لەو واقعە کە ئاڵای کوردستانی پیرۆز لەسەر دام و دەستگاکانی حکوومەتی کەرکووک لە ناو شاری کەرکووک بەرز بکرێتەوە. ئاڵای کوردستان وا دیارۆک و برای بەڕێزم کاک محەممەد ئیشارەتی پێدا لەسەر لە کەرکووک هەبووە پێشتر، بەڵام وا دیار بوو وەکو بوونی لەسەر دام و دەستگاکان و لەسەر بینای پارێزگای کەرکووک نەبوو. وا دیار بوو ئێمە لەسەر داوای بەڕێز پارێزگای دکتۆر نەزمەدین لە چواردەی بانک نووسراوێکی ئاڕاستی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کرد بۆ ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەنگی لەسەر بدا. وا دیار بوو ئێمە دوێنێ لە کۆبوونەوەکە بەشدار بین. وا دیارە دوێنێ برادەرانی جەبهەی تورکمانی لەگەڵ قائیمەی عەرەبی ئینسحابیان کرد لە کۆبوونەوەکەدا، تعلیقیان کرد، نەهاتن بەشدار نەبوون. وا دیارە لیستی برایەتی کە ناوی لیستی برایەتی پێکاتوە لە چەندین نەتەوە لە کورد، لە تورکمان، لە عەرەب، لە کرد و ئاشور. وا دیار بوو لیستی برایەتی کە ئێمە 2 کورسی تورکمان لە ناو لیستی برایەتدان، 3 لە براکردو ئاشورەکانمان و 2 لە برا عەرەبەکانمان هەمومان بەشدار بووین. دوێنێ دەنگماندا بۆ هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان. وا دیارە ئەمڕۆ کە چەند گەنجێکی خوێنگەرم وا دیار بوو ئاراستە کرامون بێنە بەردەمی بینای پارێزگای کەرکووک بۆی کە تعبیر بکەن. وا دیار بۆ ئەو گەنجانە خۆشم لە ناو بینای محافەزەدا بووم و متابعەم دەکرد. ئەو گەنجانە بەڕاستی خۆشیان نەیان دەزانی بۆچی هاتوون. وا دیارە ئەو گەنجانە بە شێوازی تر هاتوون ئاڵای تورکمانیان بەرز کردەوە. ئێمە هەموومانە ئەو ئاڵایە پرسیارەم دەست بکەوێ، یعنی لە 2014دا لەگەڵ هاتنی داعش ئەو ئاڵایی کە ئەمڕۆ لە پارێزگای کەرکووک لەلایەن چەند گەنجێکی تروکمانیە وەکو بەڕێستان باسی لەوە دەکەن بەرز کرایەوە ئاڵای عێراق و بەرەی تروکمانی بوو. ینی پارێزگای کەرکووک بە تەواوەتی سوپای عێراق تەسمیلی بە داعش کرد. بەڵام لە بری ئەمەدا هێزی پێشمەرگەی کوردستان هەر بەپەلا لە ژێر ئاڵای کوردستان پارێزگای کەرکووکی پاراست لە مەترسیەکانی داعش، لە نێویشیاندا پێکاتەی تورکمان کە لە شاری کەرکووک دەژین. چوە لە گەنجێکی تورکمانی دەکا کە ئاڵایەکی عێراقی بەرز بکاتەوە لە کاتێکدا کە لە ژێرە ئەو ئاڵایەدا یعنی ئاسایشی نەپارێزراوە. بەڵێ دیارە دوای ئەوەی لە 2014 تیرۆرستانی داعش کە ڕوویان کردە شارەکانی مووسڵ، وا دیار بوو بە چاوی خۆمان دیتمان جێشی عێراقی نەیتوانی بەرگری لە خۆی بکات، چۆن دەیتوانی بەرگری لە خەڵکی شاری مووسڵ بکات. دیمان داعش لە مووسڵ چ بەسەرهاتێکی بەسەر خەڵکی مووسڵ داهێنا کە لە مووسڵدا کورد دەژی، عەرەب دەژی، تورکمان دەژی، یەزیدی دەژی، شەبەک دەژی، هەموو نەتەوەکان مەسیحی دەژی، هەموو نەتەوەکان لە شاری مووسڵ دیمان چ ئاوارەی و نەئامەتێکیان بە خۆیانەوە دیت. وا دیار بوو لە شاری کەرکووکیش هێزی عێراقی هەر هەمان شێوە نەیتوانی بەرگری بکاتن لە خۆشی. ئێمە هەر لەو کاتەدا هێزی پێشمەرگەی کوردستان ڕووی کردە شاری کەرکووک و ناوچەدابراوەکانی کوردستان، هەر لەگەڵ ئەوەشدا هێزی پێشمەرگەی کوردستان کە هاتە شاری کەرکووک، هێزی پێشمەرگەی کوردستان لە درێژایی 1300 کیلۆمتر داکۆکی و دیفاعی لە خاچی کوردستان کردووە، لە خانەقین و جەلەولا و سەعدیە و قەرەتەپا تا دێتەوە کەرکووک
هەتا دەچێتەوە شنگار و زمار و شارەکەەکانی تری کوردستان بە درێژایی 1300 کیلومتر هێزی پێشمەرگەی کوردستان لە ژێر ئاڵای کوردستاندا دیفاع و داکۆچی لە هەموو خەڵکی کوردستان کرد و بە تایبەتی لە شاری کەرکووک لە شاری کەرکووک ئەگەر ئاڵای کوردستان نەبایە هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستان نەبایە ئێمە دەمانتوانی بە ئارامی و ئاوا بە خۆشی گوزارانی بکەین لە شاری کەرکووک بەڵێ دەبێ ئەوانیان لەبەر چاو بێتن قارەمانەتی هێزی پێشمەرگەی کوردستان خوێنبەخشینی هێزی پێشمەرگەی کوردستان لە ژێر ئاڵای پیرۆزی کوردستاندا کە لەسەر شانی خۆیان و سینگی خۆیان ناوە دیفاع لە خەڵکی کەرکووک دەکەن دیفاع لە تورکمان دەکەن دیفاع لە عەرەب دەکەن دیفاع لە کورد دەکەن دیفاع لە مەسیحی دەکەن بەبێ هیچ جیاوازیە دەبێ ئەوان ئەگەر وڵامی پرسیارەکەم بدەیتەوە ئەگەر هێزی بۆچی پێشمەرگەی کوردستان نەبا ئاڵای ڕەشی تیرۆریستان بەشێک لە گەنجەکانی تورکمان ئەمڕۆ خۆپێشاندانیان ساز کرد. بەڵام ئەوانە تعبیر لە شارعی تورکمانی ئەکسەریەت ناکەن ئەگەر تو تەماشات بکردایان نسبەکەشیان دیار بوو ئەو نسبەیە نەبوو شارعی تورکمانی لەگەڵ ئەوەدایە کەرکووک ئەمن و ئارامی بپارێز لەگەڵ ئەوەدا هێزی پێشمەرگەی کوردستان خۆشگوزەرانی بۆ خەڵک دابین کردووە خەڵکی کەرکووک و شارع ئەوە تعبیر لە شارعی تورکمانی على ئەطلاق ئەکسەریەت ناکاتن ئەو گەنجانە من لێرەوە دەیلێم من وەکو نوێنەرێکی تورکمان لە شاری کەرکووک و ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ناو لیستی برایەتیدا ئێمە ڕۆژانە خەڵک دەبینین زۆرینەی شارعی تورکمانی ئیستا لەگەڵ ئەوەدایە کە هێزی پێشمەرگەی کوردستان دیفاعی لێکردووە ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستان نەبایە و ئاڵای پیرۆزی کوردستان نەبایە ئاڵای ڕەشی تیرۆریستان لە ناو کەرکووک دەبخوا نەخوازدا هەر خەبات و ماندووبوونی هێزی پێشمەرگە و فیداکاری هێزی پێشمەرگە بوو ئەو گەنجانە دووبارە دەیلێمەوە ئەوانە تعبیر لە واقعی شعبی تورکمانی على الإطلاق بەحبووی بە ئەکسەریەتەوە ناکەن حەز دەکەمەوە خەڵکی کوردستان خەڵکی خۆشەویستی کوردستان خەڵکی خۆمان هەمووی دەبێ ئەوە بزانێتن جیاوازیەک هەیە لەوەی کە بڵێن چەند کەسێک دایانەوێ ئەمن و ئارامی و پێکەوە ژیانی کەرکووک تێ بدەن کەرکووک شاری برایەتی و پێکەوە ژیانە من لێرەوە دەڵێم زۆرینەی خەڵکی تورکمان لەگەڵ ئەوەدایە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان چونکە ئێمەی تورکمان زیاتر بە مافەکانمان لە کەرکووک لە نێو کوردستاندا میشاد دەبین زۆرینەش ئەوەمە دەبینە دووەم نەتەوە لەسەر ئاستی کوردستان باش ئێمە لەگەڵ کورتدا جوانی من چی بکەم لە عەرەبی عروبە و عێراقێکی گەورە بەنای عروبەت باشە زۆر باشە بەڕێز ئەرفان بەڕێز محەممەد یاری تورکمانەکان لە عێراقدا وەکو نەتەوەی سێەمیش مامەڵەی لەگەڵدا نەکراوە ئەگەر تەمەشای پەرلەمانی عێراقی بکەین نوێنەرانی تورکمان وجودیان زۆر زائیفە ینی زۆر کەس پرسیاری ئەوە دەکا ینی تورکمانەکان لە هەرێمی کوردستان لە کاتێکدا ئەگەر هەرێمی کوردستان ببێت بە دەوڵات ببێتە هەرێمێکی تەواو سەر بەخۆ گەڕانەوەی کەرکووک جێناکۆکەکان بۆ سەر هەرێمی کوردستان تورکمانەکان دەبن بە نەتەوەی دووەم کەوایە ینی جارێکی دیکە و پرسیارە دەکەمەوە چوە لە کۆمەڵە گەنجێک دەکات دژیت پرۆژەی گەڕانەوەی کەرکووک بێت بۆ سەر هەرێمی کوردستان بۆ پێکەوە ژیان بێت لە هەرێمی کوردستان ئایا بەڕاست ئەجندەیەکی دەرەکی هەیە ئەو گەنجانە هەڵخەڵە تێنراون مەسەلە چییە؟ خۆی ئێمە تەماشای تابلۆیەکی بکەین ئەمن پێشتر لە قسەکانم گوتم ئەمانە بە هەڵە تەوجیهکراون ئاراستەکراون ینی بیرێکی وهەیە لێکرایەوە کە ئەم ئاڵە کوردستانیە ئەمە ئاڵای کوردیە کورد بڵێن هەموو زاد دەڵێن ئەوە تعریب کراوە دەێن ئەوان دەیانوێت کەرکووک تەکرید بکەن و ئەم ئاڵایە هاتووە دژایەتی ئاڵای تورکمان دەکات چونکە ئەوان هاتوونە بە ئاڵای تورکمانی ئەو خۆپیشاندانیان کردووە بەڵام ئەوە پەیوەندی بە ئاڵای تورکمانیە و پەیوەندی بە مافەکانی تورکمانیەوە پەیوەندی بە پێگەی تورکمانیە لە کەرکووک خۆتان دەزانن ئەمڕۆ لە عێراق دوو نیزام هەیە دوو نیزامی سیاسی هەیە نیزامی سیاسی مرکزی کە ئاڵای عێراقە و نظامی سیاسی هەرێمی کوردستان کە ئاڵای کوردستانە ئەم ئاڵایە تعبیر لە ڕژێمی کوردستانی دەکە ینی هەرێمی کوردستان هەیە تعبیر لە سیادەی هەرێمی کوردستان دەکاتن کەواتە ئەوەش ئاڵایەکی عێراقیە چونکە هەرێمی کوردستان لە باکووری عێراقە ئەوان وایان نیشانداوە کە دوو نەتەوە کێشیان هەیە کێشیان لاوان نەتەوەی کورد و تورکمان هەیە کەوانە ئاڵای کوردستان ئەمڕۆ زگە لە ئەوەی کە لە ناوخۆی عێراق مامەڵەی لەگەر دەکرێتن وەکو ئەوەی کە نوێنایەتی هەرێمی کوردستان دەکات لە ئاستی نێودەوڵەتی تیش لە پەیوەندی دیبلۆماسیەکانیش باسی تورکیای ناکەم کە دەڵێن تورکیا هەڵی گوتووە لە ئەمریکا لە وڵاتە عەرەبیەکان لە ئوردن کە وڵاتێکی عەرەبی سرفە و لە ئەمریکا و لە هەموو وڵاتە ئەوروپیەکان دە پێشوازیکردنی سەرکردەکانی ئەوانەی کە سەرکردەی سیاسین وەکو سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم ئەم ئاڵایە لە تەک ئاڵای ئەو وڵاتە دادنرێتن ئەگەر بەهاتبایە
ئاڵای هەرێمی کوردستان ئاڵایەکی عێراقیش نەبووایە ئاڵای وڵاتێکی دیکەش لە دام و دەستگاکان بە تعلیماتێک بە بڕیارێک هەڵبواستێتن ئەوە شتێکی ئاساییە چونکە من جێبستی ئەوە بوون دەرێن ئەوە شتێکی دەستوری نییە ئەگەر تۆ ئاڵای عێراقت هینا خوارێ ئەو کات دەرێن تۆ لە دەستور دەرچووی بەڵام بەدەستکردنەوەی ئاڵایەکی دیکە پەیوەندی بە دەستور نییە کاتی خۆی لە هەشتایەکان و نەوەتەکان کە شۆڕشی فەڵەستین زۆر گرژ بوو گرژی هەبوو لە نێوان فەڵەستین و ئیسرائیلیەکان وڵاتانی عێراقی وڵاتانی عەرەبی بە عێراقەوە بۆ هاوسۆزیەک بۆ فەڵەستین لە هەموو دام و دەستگاکان دەتەک ئاڵای عێراق ئاڵای فەڵەستینیاندانا ئەگەر دژایەتی دەستور باە مصر و عێراق و لیبی و ئەو وڵاتانە دەتەک ئاڵای وڵاتی خۆیان ئاڵایەکی دیکەیان دانەنا کەواتە دانانی ئاڵای کوردستان لەگەر ئاڵای عێراقی شتێکی زۆر ئاساییەک لەبەر ئەوەی ئەمە نوێنەرایەتی نیزامێکی سیاسی دەکا کە یەقلیمەکە لە عێراق دووش خۆی ئاڵایەکی عێراقیە ئەوان دەڵێن ئێمە ئاڵای عێراقیمان دەوێت ئاڵای کوردستانیش ئاڵایەکی عێراقی چکە تعبیر لە هەرێمی کوردستانی عێراق دەکاتن ئەوە شتێکی دیکەیە پارچەکانی دیکەش وەکو هاوسۆزیەک وەکو ئەوەی کوردستان هەڵی دەگرن بەڵام لە عێراق بە جوێرەی دەستور و بە جوێرەی یاساکان بەو شێوازەیە بۆیە ئەم گەنجانە دەبوایە بۆ مافی تورکمان بۆ ئەوەی مافی پێگەی تورکمان بەهێزتر بیتن خۆپیشاندان بکەن چونکە ئەوان ئەگەر دەڵێن ئێمە ینی شتێکی زۆر سەیرم بینی کە بەرامبەر بە بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستان هەمویان بە ئاڵای تورکمانەوە هاتن خۆ ئاڵای کوردستان دژایەتی کردن بۆ ئاڵای تورکمان بەرز نەکرایتەوە ئەم ململانەیە سیاسیە کە لە نێوان دوو تەرەف دەکرێتن لە نێوان دوو نیزامی سیاسیە لە عێراق لە نێوان هەرێمی کوردستان و عێراق تورکمان خۆی بکات بە تەرەف لە پرسەکە نەخێر لەبەر خۆی تورکمان نەکات بە تەرەف چکە تورکمان بەشێک نییە لەم ململانە سیاسیە گەنجە تورکمانێک هەندێک بەشێک لە تورکمانەکانی کەرکووک و زۆربەی وڵاتانی دراوسێش بە تورکیاشەوە وایان نیشانداوە کە ناوچە ناکۆک نەسەرەکان وا تێدەگەینن کە ناوچەی ناکۆک لەسرە لە نێوان تورکمان و کوردستان یاخود لە نێوان تورکمان و عێراق ئەو ناوچانە ناوچە ناوکەک لەسەرەکان نییە لە نێوان تورکمان و کوردستان لە نێوان کوردستان و عێراق ئەمە کێشەی دوولایەنە زۆر باش تورکمانیش تەنها ئەو شتەی هەیە تۆ لە ئیستیفتاکردن ڕای خۆت بڵێ لاینە سیاسی تورکمانیەکان هەڵوێستی سیاسی خۆیان دەردەبرن خەڵکی تورکمانیش لە ریفراندوم دەنگ دەدات ئایا کوردستان دەوێت یاخود عێراق کە دڵنیام هەمویان زۆربەیان دەیانەوێت ببێنەوە سەر هەرێمی کوردستان لەبەر چەند فاکتەرێک دوای باسی دەکەین تورکمانی لەگەڵ گەڕانەوەی کەرکووکە بۆ سەر هەرێمی کوردستان باشە بەڕێز عەرفان کەرکووکی کاتم کەم ماوە برادرانم پێم وایە پێم دەڵێن دوو خولەکە زۆر پرۆژە هەیە بۆ پارێزگای کەرکووک بەشێک ئەمڕۆ لە تورکمانەکان باسی ئەوەیان دەکرد کە کەرکووک هەر لەسەر ناسنامەی عێراق ببینێتەوە هەندێک باسی هەرێمی سەر بەخۆیان دەکرد و باسی ئەوەش دەکرا کە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئێوە لەگەڵ کامە پرۆژن بەڵێ کەرکووک وا دیارە لە ضمنی دەستوری هەمیشەی عێراقدا ضمنی مادەی 140 مەشمولە لەبەر ئەوەی کەرکووک شارێکی دێرینی کوردستانە تاریخیەن و جوغرافیەن 35 ساڵ حکمی دیکتاتۆرەتی بە ئەستەرحیل تەبعیف تەهجیر وا دیار ئەو هەموو گوندانەی خابوور کرد دوای ئەوەی کە نیظامی دیکتاتۆرێت لە 2023 ڕووخا خەڵکی کەرکووک گەڕانەوە ئیدارەی کەرکووک دروست کرایەوە لەسەر بنەمای پێکەوە ژیان و برایەتی و تەبایی مادەی 140 دەستوری هەمیشەی عێراق هاتەکایەوە زۆرینەی شعبی عێراق لە ئیستیفتا لە ڕیفراندۆم دەنگی دا بە دەستوری عێراق لە ضمنی دەستوری عێراقیشدا مادەی 140 مادەی 140 یعنی کەرکووک و مەناتقە جێنۆکە نارکۆکەکان وا دیارە کەرکووکش بەشێکە لە واقعا کەرکووک شارێکی دێرینی کوردستانە تاریخیەن و جوغرافیەن وا دیارە هەندێک خەڵک باستەوە دەکاتن ئەملا ئەولا بەڵام من لێرەوە دەڵێم خەڵکی کەرکووک تورکمان زۆرینەی لەگەڵ ئەوەدان کەرکووک بەڕێتەوە سەر کوردستان ئێمە لە پارتیگەری تورکمانی موقفمان ڕوون و ئاشکراوە بوو لەگەڵ حزب کوردستانیەکان لەگەڵ کوردستان لەبەر ئەوەی لێبوردن دەکەم بەڕێز عێرفان ئێمە زیاتر وەکو تورکمان بە مافەکانمان زیاتر خۆشحاڵ دەبین بە گەڕانەوەی کەرکووک بۆ کوردستان زۆرینەی تورکمان لەگەڵ ئەوەدا زۆر باشە پەیامەکەت گەیشت بەڕێز عێرفان کەرکووکی سەرۆکی حزبی گەلی تورکمانی کە لە شاری کەرکووکەوە لەگەڵ مامووی زۆر سوپاس دەکەین بەڕێز محەممەد ئێلخانلی سەرۆکی پارتی گەشەپێدانی تورکمانی زۆر سوپاس دەکەین کە لەگەڵمان بەشدار بووین سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز کە کاتی خۆتان بە ئێمەدا